بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان. سڵاوی خوای گەورە لە گشت لایەک بەڕێزان لەم کورتە ڤیدیۆیەدا پشتیوان بە خوای گەورە ئینشاءالله هەوڵە دەین باس لەو تایمەرە بکەین کە لە دواهەمین گۆڕانکاری پرۆژەی پایدا دەرکەوتووە و چۆتە سەر سکرینی بەرنامەی پای ئەو پایۆنیرانەی کە پرۆزەی کیوایسیان بۆ هاتوتەوە. تایمەرەکەش لە بەشی مەینێت چێکلیستا دەرەکەوێت، واتە لەم بەشەدا ئەبینین کە لە بەشی سەرەوەی تایمەرەکە تایتڵێک نووسراوە، تێکستێکەیە نووسراوە deadline to complete your KYC، واتە دوا وادە بۆ تەواوکردنی پرۆسەی KYC. لە خوارەوە نووسراوە 92 ڕۆژ. باشە، پێش ئەوەی باس لە هیچ شتێک بکەین ئێمە پێویستە ئەوە بێنینە بەرچاوی خۆمان کە پایۆنیران دابش ئەکرێن بەسەر سێ بەشە. بەشێکیان بریتین لەو پایۆنیرانەی کە پایەکانیان چۆتە ناوواڵێتەوە، واتە ئەم هەنگاوانەیان هەر هەمووی جێبەجێ کراوە و ڕەنگی سەوز بووە. ڕەنگی سەوز بووە واتە بەبێ کێشە ئەنجام دراوە. باش، ئەوانەی کە پایەکانیان چۆتە ناوواڵێتەوە ئەو پایۆنیرانە ئەلحەمدولیلا هیچ کێشەیەکیان نییە و بوونەتە خاوەنی پای خۆیان ئەو پیرۆزیان بێ و ئینشەڵڵا بێتە مایەی خێر و بەرەکەت بۆیان. بەشێکی تر لە پایۆنیران بریتین لەو کەسانەی کە پرۆسەی کیوایسیان بۆ نەهاتۆتەوە. بۆ نمونەوەکو ئەم ئەکاونتەی من ئەبینین کە تایمەرەکەم بە وەستاوی لەسەر شاشەکە دانراوە. بۆچی؟ لەبەرەوەی کە پرۆسەی کیوایسی بۆ من هێشتا بەردەست نییە. هەر کاتێک پرۆسەی کیوایسی بۆ من بەردەست بوو ئەو تایمەرە بۆ منیش ئەکەوێتە کار. کە کەوتە کار 6 مانگم بۆ دانرێ، 6 مانگەکەش دابەشەکرێ بەسەر 2 سێمانیەوە. سێمانی یەکەم بۆ ئەنجامدانی پرۆسەی کیوایسی، سێمانی دووەمیش بۆ گواستنەوەی پایەکان بۆ ناوواڵێت. باشە، کەواتە ئەو تایمەرە لە ئێستادا تەنها بۆ ئەو کەسانە چالاکە، واتە ئیشەکات کە پرۆسەی کیوایسی بۆ هاتۆتەوە. ئەوانەش کە پرۆسەی کیوایسیان بۆ هاتۆتەوە بەشێکیان پرۆسەی کیوایسیان ئەنجام داوە بەڵام هێشتا وەڵامەکەیان وەرنەگرتوتەوە و بە هەڵواسرایی ماوەتەوە. ئیتر ئایا هەڵەیان کردووە لە پڕکردنەوەی فۆرمەکەدا ویان کێشەیەکی تەکنیکیە؟ ئەوانە هەمووی ئینشاءڵڵا چارەسەرەکرێ. بەشێکیان بریتین لەو پایۆنیرانەی کە پرۆسەی کیوایسیان ئەنجام داوە و وەڵامەکەشیان پەسەند کراوە، واتە کیوایسەکەیان پەسەند کراوە بەڵام پایەکانیان نەچۆتە ناوواڵێتەوە. ئەوانەی کە پرۆسەی کیوایسیان ئەنجام داوە و وەڵامەکەیان وەرنەگرتوتەوە ئەمەیان بۆ چوونی خۆمە. بۆ چوونم وایە کە لە ماوەی ئەم سێ مانگەدا، واتە لە بەرواری 1/7 هەتا بەرواری 30/9/2024 جارێکی تر چانسی دووبارەکردنەوەی پرۆسەی کیوایسیان پێ ئەبەخشرێت و پێویستە لەو بەروارەدا، واتە لەو ماوەیەدا پرۆسەی کیوایسی بە سەرکەوتووی ئەنجام بن کە دواوادە بۆ پرۆسەکە بریتیە لە 30/9/2024. باشە، لە دوای بەرواری 30/9/2024ەوە 3 مانگی تر ئەبەخشرێت بە پایۆنیرەکان وانەی پرۆسەی کیوایسیان بۆ هاتۆتەوە. بۆچی؟ بۆ گواستنەوەی پایەکانیان بۆ ناوواڵێت. دواوادەش بۆ ئەم پرۆسەیە بریتیە لە 31/12/2024. بۆچی ئەو بەروارە دانراوە؟ چونکە لە دوای بەرواری 31/12/2024ەوە کە کاتێ 1/1/2025 پرۆژەی پای ئەچێتە ناو قۆناغی تۆڕی کراوە. قۆناغی تۆڕی کراوە واتە بەستنەوەی بلۆکچەینی پای بە گشت بلۆکچەینی دراوە کریپتۆکانی ترەوە. واتە لەو قۆناغەدا پای نرخ وەرەگرێ لە ناو ئێکسچێنجەرەکانی وەکو باینانس و کۆین مارکێت کەپ و هۆبی و ئیتر هەر ئێکسچێنجەرێکی تر کە پای لیستین بکات لە ناو دراوەکانیە. هەروەها
ئەشتوانرێت لەو قۆناغەدا پای بکرێتەوە بە پارەی ئاسایی وەکو یۆرۆ و پاوەند و دۆلار و هەروەها ئەشتوانرێت بکرێ بە کاڵا و لە با بڵین لە بازاڕەکاندا بە شێوازی ئۆنلاین کاڵا و خزمەتگوزاری پێ بکڕیت. کەواتە بە کورتی ئەو پایۆنیرانەی کە پرۆسەی کەیوایسیان بۆ هاتوتەوە ئەو تایمەرە ئیش ئەکات و پێویستە تا بەرواری 30/9/2024 پرۆسەی کەیوایسی بەسەرکەوتووی ئەنجام بدەن، وەڵامەکەی پەسەند بکرێ. لە دوای ئەو بەروارەوە هەتا بەرواری 31/12/2024 پێویستە پایەکانیان بگوازرێتەوە ناو واڵێت، واتە ئەم هەنگاوانە هەر هەمووی بەسەرکەوتووی ئەنجام بن و لە چێکلیستە ئەم هەنگاوانە هەمووی ڕەنگی سەوز وەربگرێت. ئەگەر هاتوو بەڕێزان زۆر بە وردی سەرنجی ئەم قسێ بدەن تکایە، ئەگەر هاتوو یەکێک لەم هەنگاوانە پێش بەرواری 31/12/2024 ئەنجام نەدابوو، کەواتە تۆ هەموو ئەو پایانەی کە کۆت کردوتەوە بەداخەوە لە کیستە چێ و ئەفەوتەیە کە ئینشاءڵڵا شتی وا ڕوو نادات. ئەمە تەنها ڕوونکردنەوەیەکی سادە بوو لەسەر ئەو تایمەرەی کە هاتۆتە سەر سکرینی ئەو پایۆنیرانەی کە کەیوایسیان ئەنجام نەدابوو و پایەکانیان نەچۆتە ناو واڵێتەوە. هیوادارم توانی بێتم خزمەتێکی بچووک بە ئێوەی بەڕێز بکەم. لەگەڵ ڕێز و سپاس و مای خۆشبەختی و خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا و بەخوای گەورەتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.